هەرێکی فستیڤاڵەکەمان با خولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان دەست پێ دەکەین. دەستان خۆش بێت. بەڕێزان ئێستاش داوا لە کاکدارا خاوەنی پارکی شەهیدان کەسایەتی دیاری چەمچەماڵ دەکەین بفەرموێت بۆ پێشکەشکردنی چەند وتەیەک. بەڕێزانە ویلایەکتان بەخێر بێن. دیاران فیستیڤاڵی شەڵا بەردەوامی ئەبێت لەگەڵەوەی کەوا ئێمە بڕیارمان داوە 4 فیستیڤاڵی کە دابنین لەوانە فیستیڤاڵی کوردستانی ڕۆژ هەڵات شارستانی چەرموو و فیستیڤالێکەی گەورەش بەڕاستی بەتەمانی دابنین ئەو فیستیڤاڵیان زیاتر هێنانی کارگە بێت بۆم شارە کارگەی بچووک بۆی کەوا خەڵکی ئێمە بکێتە سەر هەلی کار و مژدەیەکی کەشمان پێیە بەڕاستی ئەگەر حکوومەت هاوکارمان بێ بیرمان لە 600 هەلیکاری بازرگانی کردوێتەوە. ئێمە مۆنەمێنتێکمان هەیە مۆنەمێنتی ئەنفال وڵایی ئەیسەنایی بزگت بەخۆتە سوتێکە ئەوە ڕەمزی شەیدانە ڕەمزی ئەم شارەیە هەموو کاشەکانی هەڵتەکیوە یعنی وەک پێویست خزمەت بەم شارەی ئێمە نەکراوە. ئەگەر هەمومان دەست دێنێ دەستیەک بەڕاستی ئەم شارە زۆر لەوە ئاسانتر ئاوادانە بێتەوە کە لەگەڵ ئەوەشە ئەگەر بەم شوێ بێنێتەوە من نای شارمە 2 شار لە کوردستان ناکەوێ یەکیان کفرێکیان چەمچەماڵە لەوای 3 ساڵێکە تەحمل نەکات چونکە چەمچەماڵ ڕێژەی بارکردنی ڕۆژانە بۆتە 4-5 ماڵ.